لە پێشاتێکی مەترسیداردا تەندروستی هەولێر دەستنیشانکردنی سێ حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی HIV کە هۆکاری توشبوون بە نەخۆشی ئایدزە ڕاگەیاند. بەپێی ئامارەکان ئەمساڵ ئاماری توشبوون بە ئایدز لە هەولێر بۆ 5 حاڵەت بەرز بۆتەوە کە 2 کەسیان خەڵکی کوردستان و 3 کەسیشیان بیانین. ئەو حاڵەتانی ئێستا بەو ئەخیرەی تەمان ئەوەمان کرد دۆزیمانەوە بەپێی هەڵمەتەکەی کە تیمی چاودێری تەندروستی سەردانی ئارەجگایەکانی کرد چونکە ئەوانە تەمان کارمەندەکانیان پێویستە پشکنینی ڤایرۆساتیان لێ بکرێت تا کە کارتی تەندروستیان لۆ دەدرست بکرێت. دیار بوو ئەو فترەی هەندێک سەرپێچیان هەبوو بێجگە لە سەرپێچی کەشیانی فکار تووشتیان نەدەکرد ئەمە ناچار بووین ئەو کەفت ئەوە ئارژگایەکان داخین نەک لەبەر تەنها هەبوونی حالەتی ئەیدز لەبەر ئەو سەرپێچیانە ناچار بوون هەموو کارمەندەکانی خۆیان بنێرن کە پشکنین بکرێت فەلەو پشکنینانە دەرهات سوتفا سێ حاڵەتی کە بیانی بوون نەخۆشی HIV هەبوو. تاتۆکردن بەکارهێنانی دەرزیەک کە پێشتر کەسی توشبوو بەکاری هێنابێت، وەرگرتنی خوێن لە کەسی توشبوو، کاری بەدڕەوشتی، ئەمانە ئەو هۆکارانن کە نەخۆشیەکە لە کەسێکی توشبوو بۆ کەسێکی ساغ دەگوازرێتەوە. بەداخەوە کە لێرە ژواتەشان دەستێنێ و زیاتر چۆندڵی زۆرتر دەبێ، بەڵام ئەمن دەیگەڕێنمە بۆ ناهۆشیاری کۆمەلگا، ناهۆشیاری تاکەکان. ئەگەر ئێمە هۆشیاریمان هەبێ لەسەر هەموو شتێک، لەسەر هەموو کێشەیەک، لەسەر هەموو نەخۆشیێک، لەسەر هەموو دیاردەیەک دڵنیا دەبین کە یعنی دڵنیان خۆمان لێ دەپارێزین. بەڵام هۆشیاریمان نییە و بەداخەوە ئێمە کاتێککەن و تووشی ئەو دیاردەیان تووشی ئەو نەخۆشیە دەبین ئەنجە بە دوای چارەسەرەکان دەگەڕین. نەک پێشتر ئێمە لەسەری چۆندڵی خۆمان هۆشیار بکەین، لەسەری بخوێنینەوە و بزانێ ئەو بابەتە چییە، هەم لەلایەن تاک، هەم لەلایەن خێزان و هەم لەلایەن کۆمەلگا. یان دەبێ هەم کۆمەلگا هۆشیاری بداتە خێزانەکان و تاکەکان، هەم خێزان هۆشیاری بداتە ئەندامانی ماڵەوە. ساڵی ڕابردوو 64 حاڵەتی ئایدز لە کوردستان تۆمار کراوە، 34 حاڵەت لە هەولێر و 24 حاڵەتیش لە سلێمانی و 6 حاڵەتیش لە دهۆک بووە. ئەم ساڵیش تاکو ئێستا لە هەولێر 5 حاڵەتی نەخۆشی ئایدز تۆمار کراوە. لەگەڵ ئاشکرابوونی 3 حاڵەتی توشبوون بە نەخۆشی ئایدز لە چەند ڕۆژی ڕابردوودا لە هەولێر، هۆشداری بە لایەنی پەیوەندیدارەکان دەدرێت کە ڕێ و شوێنی بەپەلا بەرامبەر بە کەسانی بیانی و شوێنە گومان لێکراوەکان و ئارایشتگاکانی ژنان بگرنە بەر تاکو کێشەکە لە کۆنتڕۆڵ دەرنەچێت و خەڵکی هەولێر و هەرێمی کوردستانیش باجەکەی نەدەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.